طالب امکانتان باش دیاره لماوی رابردو دالیش نه هاوبەشەکانی قائیمقامیەت باچڕی چاودێری بازار و شوێنە گشتیەکان دەکەن و چەند شوێنێکیان لەماوەی رابردوودا داخست خۆی خراپی ئەو خواردنانەی یاخود ئەو خۆراکانەی کە لە شوێنەکانیانە دەیفرۆشن ئەو شوێنانە داخراون لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەت بە بەردەوامی چاودێری ئەو شوێنانە دەکەن و چاودێریەکانیشیان لە ڕۆژانی ڕابردوودا چڕتر کردوتەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر کار و چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی لەگەڵ بەڕێز لەشکر حەمی سەرۆکی لیژنە هاوبەشەکان گفتوگۆ دەکەم. کاک لەشکر سڵاو لەوێ، ئەگەر پێمان بڵێیت لیژنەکانی قائیمقامیەتی سلێمانی چۆن چاودێری ئەو شوێنانە دەکات کە شتی یاخود خۆراکی خراپبوو دەفرۆشنە هاوڵاتیان. سڵاوتان لێبێ. دیارە لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی ئێمە لە 39 تیم پێکاتوە کە چاودێری شوێنەگەشتیانی پارێزگای سلێمانیەکەن. ڕۆژانە لە کاتژمێر 5 بەیانی دەست بە کارەکانمانەکەین بە شێوەیەکی مەیدانی سەرجەم سێکتەرەکانی پارێزگای سلێمانی بە سێکتەری تەندروستی شۆ بەسەرەکەینەوە کە ئەو لیژانەی کە پەیوەندی بە تەندروستیەوە لە ڕێگەی حەڤە لیژنەوە سەردانی ئەو شوێنانەکەین کە خۆراک و کاڵا و شتومەک و پێداویستی پزیشکی و مەلەوانگە و ئایژگە و دایانگە و ڕستۆرانت و سەرجەم خواردنگە و هۆتێلەکانی سنووری پارێزگای سلێمانیەکە تو لەگەڵ کۆگاکانی خواردن لەگەڵ کارگەکان بەمەستی بەدەواچن بۆ سەلامەتی و تەندروستی و خواردنانەی کە لەوێەوە هەروە لە ڕووی مەرجی تەندروستی و پاکوخاین و پێرسۆناڵ هایجینی کەسێتی واتە و کەسانی کە لەوێ کارەکەن تا چەند ڕێگە پێدراوە لە ڕووی تەندروستی و سەلامەت و پشکنیان بۆ کراوە. ڕۆژانە بەردەوام لیژنەکانمان بەدەواچوونەکەن. کاری ئەم لیژانە بە شێوەی گشتی و بە بەرنامە لە ڕێگەی لیژنەی باڵای قائیمقامیەتی سلێمانی ڕۆژانە دابەشەکرێ بەسەر شوێنە گشتیەکانی پارێزگای سلێمانی و بە وردی چاودێری هەموو ئەو سێکتەرانەکەین. لە کاتی بوونی سەرپێچی لەو شوێنانە ئێمە سوڵەی سەرپێچیان بۆکەین و لە ڕێگەی لیژنەی باڵاوە ئیجرات لەگەڵ شوێنەکانەکەین. لە 20 ڕۆژی ڕابردووە لە مانگیەکە ئێمە زیاتر لە 15 شوێنمان داخستووە و زیاتر لە 30 تەن خۆراک و کاڵا و شتومەک و بەدەقی ئامارەکەم لانێ لەبەرەوەی ئێمە سەری مانگ ئامارەکەین، بەڵام زیاتر لە 30 تەن خۆراک و کاڵا و شتومەکمان تەلەف کردووە و بەوردی چاودێری شوێنە گشتیەکانەکەین. لە هەر شوێنێک سەرپێچیە بێ و هاوڵاتیان پارێزگای سلێمانی و بازیان و تانجەرۆ و بەکرەجۆ هاوکارمان. ئێمە لیژنەی تایبەتمانەیە لە ناحی بازیان، لە ناحی بەکرەجۆ، لە ناحی تانجەرۆ بۆ بەدواچوونی هەموو ئەو ڕێکارڕێشانەی کە پێویستە لەو شوێنانە. کاک لەشکر هاوڵاتیان لە ئێستادا مەترسیەکیان لێ نیشتووە لەوەی کە ناوێرن بە شێوەیەکی بڵین ئازادانە دەست بۆ هەندێک خواردن بەرن بەدابێت ئەو خۆراکانی کە لەسەر عەربانە و شوێنە لاکۆڵانەکان دەفرۆشرێت. مەترسیان هەیە کە ئەم خۆراکە خراپە، ئەم خۆراکە بەکەڵکی خواردنایە بە شێوازێکی خراپ ئامادە دەکرێت. ئێوە چۆن چاودێری ئەو شوێنانەکان چۆن دڵنیایی دەدەنە هاوڵاتیان؟ دیارە منەمێ یەک شت بۆ بینەران باسکەم کە بە دڵنیاییەوە پارێزگای سلێمانی بە بەراورد بە سەرجەم پارێزگەکانی تری هەرێمی کوردستان لە ڕووی تەندروستی و پاکوخانیەوە پاکوخایان و تەندروسترە، بەڵام زۆری سەرپێچیەکان بۆ ئەکتیڤی و چالاکی لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی و وعی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی ئەگەڕێتەوە بە دڵنیاییەوە لە هەموو شارەکانی تر ئەگەر لیژنە بەم شێوە بگەڕێ بەدایان ئەوەنە خۆراک و کاڵا و شتومەک دەستی بەسەراگیرێ. بۆیە بە دڵنیایی و شوێنانی کە کارەکەن لەژێر چاودێری وردی ئێمەیان و ڕێگە پێدراون و هیچ کێشەیەکیان نیە. هەر شوێنێک سەرپێچی بێ ئێمە بە دڵنیایی ئیجراتی لەگەڵاکەین، ڕێگە نایەن لیژنەکانمان بە وردی چاودێری شوێنە گشتەکانەکەن. توان بڵێم ئەو شوێنانی کە مۆڵەتیان هەیە و شوێنی ڕسمین لێسا هیچ کێشەیەکیان نیە، هاوڵاتیان توان سەردانەکەن، بەڵام ئەو شوێنانەی کە خواردنی دەستگێڕن بە دڵنیایی لە ڕووی تەندروستی لە ڕووی سەلامەتی و ڕێگە پێدرا و گونجاو نین، بەڵام بۆی قێرانی دارایی ئێمە نەماتوانیەوە ڕێگری لێ بکەین بە تەواوەتی. بەڵام ئەو خۆراک و کاڵا و شتومەکانەی کە لەوێ ئامادەکرێ لە ڕووی تەندروستی و تەندروست نیە. ئەگەر سیرکەی دەرژینگەی گونجاو لە کەشێکی گونجاو لە شوێنی گونجاو هەڵناگیرێ و ئەگەر جەو گەرم بێت لە پلەی گەرمی گونجاو هەڵناگیرێ و ئەو کەسانی لێ کارەکەن تەنانەت ئەگەر کاری تەواڵێتیشانە بە شوێنێکی لێ دەسیرێ بشۆن بەداخەوە و شێوازی ئامادەکردن و شۆڕنەوەی خواردنەکان بە شێوازێکی نەگونجاو بۆیە لە ڕووی سەلامەتیەوە ئەو شوێنانە سەلامەت نین. داوا لە هاوڵاتیانەکەین کە خواردنی سەردەستگەرەکان بەکارنێنن بە دڵنیاییەوە ئەگەر خێرانی دارایی نەبووە ئێمە وەکو قائیمقامیەتی سلێمانی ئیجراتی تونمانەکە لەگەڵ شوێنە، بەڵام بەوەی کەمی موچە و قێرانی دارایی نەماتوانێت وەکو خۆی کارەکان بکەین. کاک لەشکر باسێکی دیکە لیژنە هاوبەشەکان لە ماوەی ڕابردوودا زۆر کاری لەسەر کافتریا و ئەو شوێنانە کرد کە نێرگەلە یاخود هەندێک لە کافتریەکان شتێک دەفرۆشن مناڵ بەکاری دەهێنێ. ئێوە چۆن چاودێری ئەو شوێنانە دەکەن؟ چی ڕێکارێکی نوێتان لەو بارەوە کردوتە بەر؟ دیارە ئێمە وەکو قائیمقامیەتی سلێمانی هەموو ئەو شوێنانەمان ئاگادار کردوتەوە، بە تایبەتی ئەو شوێنانی کە نێرگەلێتی هەیە و لەگەڵ نادیەکان لەگەڵ دوکانی فرۆشتنی مەی کە پێویستە مناڵ بە پێی یاسا مناڵی خوار 18 ساڵیان مێر مناڵی خوار 18 ساڵ نەچێتە ناویان مەشروبی پێ نەفرۆشێ یان تەنانەت جگەرەشی ناوی پێ بفرۆشێ. ئێمە شوێنەکانمان ئاگادار کردوتەوە لە ماوەی ڕابردووە ئیجراتی تونمان لەگەڵ ئەو شوێنانە کردووە. هەموو شوێنانەی کە
مناڵی 14 ساڵی تیا لە کاتی سەردانی تیمەکانی ئێمە داوای هەوێ لەو کەساناقین کە تەمەنیان مناڵ بێ ئەگەر لە 14 ساڵ ئێمە ئیجراتی یاسایی لەگەڵ شوێنەکەکەینەوە هەموو کافتریاکانمان ئاگادار کردوێتەوە کە بە قەتعەیەک بنووسن ئەوانەی کە بۆ شوێن نێرگەلە کێشانە نابێ مناڵی 14 ساڵ بچێدانی شوێن نێرگەلە بکێشێت کە لە ڕووی یاساییەوە بە شێوە ڕێگە پێدراو نییە. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ جەنابەت. دیارە لەشکر حەمی سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قائیمقامیەتی سلێمانی باسی لەوە کرد لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئێستا زیاتر لە 15 شوێن باهۆی ئەوەی کە خۆراکی گونجاوی خۆت کەلوپەلی گونجاوی تێدا ئامادە نەکراوە لەلایەن لیژنە هاوبەشەکانەوە داخراون و سلێمانیشی بە یەکێک لە باشترین شار ناوبرد کە لە ڕووی چاودێریەوە چاودێری شوێنەکان دەکرێت و هاوکات ئاماژەی بۆەوەش کرد کە ئەو شوێنانەی کە کافتریا و نێرگەلە دەفرۆشن ڕێکاری پێویستیان بەرامبەر گیراوەتە بەر بەوەی کە نابێت نێرگەلە و ئەو شتانی کە ئەو خۆراکانی کە بۆ مناڵ شیاو نییە بۆ تەمەنی خوار 18 ساڵ شیاو نییە بفرۆشێت و ئەو شوێنانە ئاگادار کراوەتەوە.